هێزەکانی پۆلیس ئامادەکاری بۆ سنووردارکردنی چەکی بێمۆڵەت لە هەرێمی کوردستان دەکەن. بە پێی بڕیاری وەزارەتی ناوخۆی هەرێم لە هەموو شار و شارۆچکەکان بنکەی تۆمارکردنی چەکی بێمۆڵەت دەکرێنەوە و دەبێت هاوڵاتیان لە ماوەی 6 مانگدا چەکەکانیان تۆمار بکەن. بە پێچەوانەوە گەر ئەو وادەیە تێپەڕێ هەڵگرانی چەکی بێمۆڵەت دووچاری سزا دەکرێنەوە. دوای ئەم ماوەیە ئەو کەسانی کە چەکی بێمۆڵەتیانە بێ ئەگە تەنانەت لە ماڵی شۆ بێ مامەڵەی چەکی قاچاغیان لەگەڵ دەکرێت واتە ئەجرعاتیان لەگەڵ دەکرێت و ئەجرعاتەکەشی توندە بەپێی ئەم یاسایە سزای بۆ دیاری کراوە سزاکەشی هەم بەندکردنە کە تا 3 ساڵ دەڕوات و هەمیش غەرامەیە. سەرباری دەرکردنی یاسای ژمارە 2 تایبەت بە قەدەغەکردنی هەڵگرتنی چەک بە بێمۆڵەت، بەڵام هێشتا خەڵکێکی زۆر چەکی بێمۆڵەتیان لایە. چالاکوانان هۆکاری هەڵکشانی حاڵەتەکانی کوشتن و زۆربوونی ڕووداوی کۆمەڵایەتی بۆ بوونی چەکی بێمۆڵەت لای خەڵک دەگێڕنەوە. ئەو یاسایە هەموار بکرێت و یاسایەکی تونتر بێتە ئاراوە بۆی هاوڵاتیان نەتوانن بە ئاسانترین شێوە دەستیان بە چەکی بێمۆڵەت بگا. ئەمە نەک تەنها قسەیم بەڵکو کۆی کۆمەلگا کۆکن لەسەرەوەی کە چەکی بێمۆڵەت یەکێکە لە هۆکارەکان بۆ کێشە کۆمەڵاتیەکان و کوشتنی ژنان و قەزەکانی دیکەش. بەشێک لە هاوڵاتیان پێیان وایە جیاوازی دەکرێت لە نێوان هاوڵاتیاندا لە کاتی جێبەجەکردنی سزای هەڵگرانی چەکی بێمۆڵەتدا. ئەو کەسانەی بە چەکی بێمۆڵەتەوە دەگیرێن و پشتدارن لە سزا دەرباز دەکرێن لە کاتێکدا سزاکان زیاتر ئەو کەسانە دەگرێتەوە کە بێ پشتن. ئەنە بە ڕەتڵ چەکیان هەیە بە ڕەتڵ ساری چەکدار لەگەڵیانە ئەوانە چۆن ئەگرن بەڵێتیان فەقیرەکەن وا دەماچە شڕەیەکی پێ کلاشی کۆفێ ژەنگایی پێ ئەوە ئەگرن بەڵام گەورەیە کە خۆی 20 حیمایە هەیە و 20 ساری ئەو چۆن ئەگری ئەو 2000 مخالەفە بکە دەستخۆشی لیەکەن. وڵا ئەو هەموو کوشت و بڕین و ئاژاوە کە دروستە بێ هەر هۆکاری چەکە خۆگە بە شەڕە کوتەک و دار و بەرد بێ هەر 6-7 کەس بریندارە بێ بەس چەکە خەڵک قەتڵ و عامی پێکرێ. بەرپرسانی پۆلیس نایشارنەوە هۆکاری هەڵکشانی ڕووداوەکانی کوشتن بەهۆی زۆری چەکی بێمۆڵەتەوەیە و جەخت لەسەر تونکردنی ڕێوشوێنەکان دەکەنەوە. ئێمە ئەم 6 مانگی یەکەمە کە هەڵمەتی دەست بەسراگری چەکی بێمۆڵەتمان دەست پێ کرد ئامارەکان ئەوەمان بۆ دەردەخان کە هەتاکو چەکی بێمۆڵەت کەمتر بێتەوە ڕێژەی تاوانیش کەمتر دەبێتەوە ئەو بەپێی ئەو لێکۆڵینەوەی کە پێشتر کردومانە ئەو تاوانانەی بەتایبەت تاوانی کوشتن و ئەو تاوانانی کەوا چەکی تێبەکاردێت زۆربەی ئەو چەکانە چەکی بێمۆڵەت. سەرباری قەدەغەکردنی چەکی بێمۆڵەت بەپێی یاسا بەڵام خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستان چەکیان هەیە و تەنانەت هەندێک لە عەشیرەتەکانیش چەکی قورسیان لایە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.